من ناوم ئاری محەممەدە خاوەنی گیانی باڵندەم لە شەقامی سابوونکەران بۆ ماوەی حەوت ساڵە بێ ئەم کاراکەین کارمان کڕین و فرۆشتنی تاک و کۆیە و هاوردەیەکەین و هەناردەشێکەین. باڵندەکان زیاتر دابەشە بن بەسەر دوو جۆرە. جۆرێکیان پێڵەن دەنوگرەکان وەکو فنس و کەناری، بووکە سوورە، یاسەمین، ئەم جۆرانە زیاتر لێرە هەیە و جۆری دۆمیشان دەنوک خوارەکانی پێڵەن دەنوک قەوسەکان تووتیەکان وەکو کاسکۆ، مەکاو، کەنیۆر، سەنکەنیۆر، کۆکتێل، تەیرەحوب، غەندور، ئەم جۆرەیان زیاتر لێرە خەڵک ئەیکڕێت. خەڵک زۆربەی تالبی باڵندەی ماڵین، باڵندەی دەستی بۆ ماڵەوە یا بۆ مناڵێکیان بۆ ئارەزوەکانی خۆیان بەکارێنن و زۆر کەسیشەیە ئیکڕێت وەکو بزنسێک و بۆ ئیسفادە بەچکان لێگرێ و بەچکانی دوایە فرۆشێتەوە زیانەکە. بە نسبەت خواردنی باڵندەکانەوە هەر جۆرە و خواردنێکیان هەیە. بۆ نمونە ئێستا کەناری کەتان و تێکەڵی خۆی جیاوازە، تووتیەکان بەعام گوڵە بە ڕۆژاوە خۆن و بەعامیش هەموو جۆرە باڵندەیەک میوە خوا و بۆ نمونە ئەگەر کەسێک بێوێت خۆی لە بەچکەیەوە بەدەست بە خێوی بکات، سریلاکی تایبەتی خۆی هەیە بێ بە سرنج بە سریلاکی تایبەتی خۆی بە خێویکە. جۆری کەشەکەشیان زیاتر تیر هەموو باڵندەیەک لە فەسڵی پاییز هەتا زستان، ینی لە مانگی 9 هەتا مانگی 12 ئەگەر ئینتاجیان لێ بگری باشترە، یا لە مانگی 3 لە مانگی کۆتایی 2 تا مانگی 6 ئەو کاتە زۆر لەبارە و بەعامیش لە زستان و هاوینە ئەگەر پلەی گەرمیان لە 22 نێتە خوار و یاسەر 22 بۆ 25 ئەوەش ڕێژێکی ستانداردە و کەشێکی باشە بۆ باڵندە. مردنوژیانی هەموو باڵندە و ئادەمیزادێک بەدەست خۆیە بەس بەو ڕێژەی کە لە زانستا سەلماندوێتی هەریەکە و ڕێژێکی دیاریکرایانێ. بۆ نمونە ئێستا فنسمانەیە، فنس ئەشی تا 5 ساڵ 6 ساڵ تەیرەحوب بامان شێوە، بەس ئەم جۆرەی دواوە کاسکۆ یا ئەم ماکاوانە بۆ سەر و 50 ساڵ 6 ساڵە ڕۆن. بە پێی جۆرێتی و نەوعێتی باڵندەکان تەمەنیان فەرقەکە. ئینتاجی خۆمانی خۆماڵە کەمە بەبرەوەی بە خێوکەرمان کەمە، بە زیاتر لە خواروی عێراقەوەیەت هاورداکرێت لەگەڵ وڵاتانی ئەوروپا و وڵاتی ئێرانی زۆربەی هاورداکرێت.